دیارە بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کە هێزەکانی تورکیا هەرێمی کوردستان دەکەن ئامانج ڕاستیدا ئەمە پێشەکارێکی زەقی سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان و پاساوەکانی لاوازن و لە ڕاستیدا تورکیا بەداخۆ هیچ حسابک لە بۆ هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی ناکات کە ئەمە لە نەتیجەی لاوازی هەرێمی کوردستانە کە لایەنە سیاسیەکان و حکوومەت و پەرلەمان بە زۆر جار و بە ناڕاستە خۆ پاساویش دەدەن بۆ بوونی هێزەکانی گەریلا کە ئەمە دەبینین عێراقیش خۆ سەروەری خاچی عێراق بەڵام هەڵوێستیان زۆر تونترە بەرامبەر تورکیا لەبەرەوە پێم گرینگە کە لایەنە پەیوەنددارەکان حکوومەت و پەرلەمان لە هەرێمی کوردستان جددیتر بن و ینی چۆن ئەوی بینیمان بەرامبەر ئێران کە کاردانەوەی تون هەبوو بەرامبەر تورکیاش دەبێش هەبێت چونکە ئەو پێشێلکاریانی تورکیا زۆر زەقترە کە زیاتر لە نزیکی 40 کیلۆمەتر بە قوڵایی خاچی هەرێمی کوردستان دەیان بنکەی سەربازی کە ئەمانە مەترسین لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ناوچان سوێنەکە تورکیا پاسایی بوونی گەریلای کردوێتەوە کارێک بە بەڵام خۆیان لە ڕاگەندرای وەزارەتی بەرگری دەڵێن یەکێک لە ئامانجەکانمە پاراستنێک پارچەی خاچی عێراقە کامە خۆی پەیامەکە دژی هەرێمی کوردستانی شەواتە تەنها هێزەکانی گەریلا لەو هێرشانە ئامانج نین لەبەرەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە سیاسیەکان فراوانتر و ئەو مەترسیانە ببینن و بە جددیتر بێنە سەرخەت چونکە بێدەنجی ئەوان یانی ئێستا ئەو هێرشی ئەو جارە بەشێکی زۆری فڕۆکەکان و هەلیکۆپتەرەکان لە ناو خۆی هەرێمی کوردستان لە بنکە سەربازەکانی سوپای تورکیا هەڵدەستن و ناوچەکان بۆ دەکەن ئەمە ئاماژەیەکی زۆر خەتەرناکە کە تورکیا بەو ئاسانی بۆ بێمنەتیە لە ناخۆی هەرێمی کوردستان ئۆپەراسیۆن ئەنجام دەدات و بنکەی سەربازیە چالاکیتیدا دەکات وە هیوادارم پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان بە فراوانتر بیر لەو قەزیە بکەنەوە مەترسیەکانی لەسەر ئایندەی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان کە بە ئاشکرا یان پێشێل کرایە یان ببینرێت ئێمە دەزانین کە یەکێک لە استراتیژیەکانی دەوڵەتی تورکیاوەیەکەوە هەر قەوارێکی کوردی لە هەر شوێنێکی ئەو دنیاە بێت هەوڵی تێکدان و کێشە بۆ دروستکردنی بۆ بدە بۆیە دەبین لە هەمان کاتی باشوور کوردستان لە ڕۆژاوی کوردستانیش ئەو هێرشە ئەنجام درابوو و هیچ لایەنێک نابێت ئێمە بینیمان لە 100 ساڵی ڕابردوو ئەو هەر کەسولانێک کە هاوکاری ئەو دەسەڵاتی داگیرکردنی کردی چارەنووسەکەی ڕوون بووە کە هەم لە پێرچاوی گەل ناشرین بووە هەمیش خۆی زەرەری کردو چونکە داگیرکەران بە یەک چاوسێری کورد دەکەن ینی ئەو ڕۆگە ئیشان بەلایەنەکەەوە بەکاری دێنێت لە پێنا بەرژەوەندی خۆیان بەڵام لە ڕووی استراتیجیەوە دانەوێت هەر قەوارێکی کوردی کە بە زمانی کوردی تێدا حکومڕانی بکرێت تێکی بدەنچە بەلایەنەوە گرنگی هەرچیە دەیکات بۆیە دەبێت ئێمە دەرز لە مێژووەرگرین و هەڵەکانی ئەو خەڵکەی کە لە پێشوو هاوکاری دەسەڵاتی تورکیان کرێت دووبار نەکەینەوە ڕاستیدا یەکەمین شت ئەو هێرشانەی کە تورکیا دیکە مەرامێکی لە مێژینەیەتی بۆ داگیرکاری خاچی هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا هەر لە ڕووی سەربازیەوە هەوڵی نەداوە با بڵێن خاچی هەرێمی کوردستان داگیر بکات یعنی لێدانی هێزەکانی پەکەیەکێک لە ئەنجەتەکانی ئەجینا وڵاتی تورکیا لە چەندین ڕێگەی دیکەوە هەوڵی داوە هەرێمی کوردستان داگیر بکە هەم لە ڕووی ئابووریەوە و هەم لە ڕووی کللتوریشەوە ئەمە جگە لەوەی لە ڕووی سەربازیشەوە بەردەوام هێرش و لە شکرچێشی دەکاتە سەرخاچی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی جێگەی هەڵوەستە لە سەرکردنە لە ڕاستیدا بێ هەڵوێستی هەم حکوومەتی هەرێمی کوردستانە و تەنانەت حکوومەتی عێراقیش چونکە خۆی لە خۆیدا ئەو لە شکرچێشیانە پێشێلکردنی سیادەی عێراقا بەداخەوە ینی زۆر جار ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن بێتن ینی لە نێوان ئەم هێزانەدا بۆیە لە ئێستادا فشارێکی یەکزار گەورە خراوەتە سەر هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پێویستە هەموو لایەک ڕەچای ئەمە بکەن کە هەرێمی کوردستان سەروەری و هەروەها ئاسایشی تایبەتی خۆی هەبێت و بپارێزرێت لە دەستی ئەم هێرش و لە شکرچێشیانە جار لە دوای جار هێرشەکانی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و یاخود ئەم هێزانەی پارتی کرێکارانی کوردستان زیاتر دەبێت و لە ئەم جارە داوەکو ئۆردوغان خۆی دوێنێش تەسریحی داوەکە بەردەوام دەبێت ئەم هێرشانە بێگومان مەترسی زیاتری دەبێت و پێدەچێت بە چڕ و پڕتر بێت و چەندین شوێنی هەستیاریش لە ئێستادا کەوتنین تەبەر ئەم هێرشانە کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا دەست پێ کردو وەڵا هەم پێویستە هێز و لایەنە سیاسیەکان بێنەدەنگ هەمیش پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات پێویستە دانیشتێکی تایبەت بەم پرسا ئەنجام بدات و تاوتوێی ڕێکارەکان بگرنە بەر بۆ ڕاگررتنی ئەم لە شکرچێشی وڵاتی تورکیا.